بیرانی عزیز سلااوان لێبێ من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لاگەڵتان ئەبم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ خاتون ناسک تۆفیق ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. مەبەستمان لە بەرنامەکە قسە لەسەر کۆمەڵێک تەوەری گشتی بکەین هەر لە ڕێککەوتنی لایەنەکانەوە تا ئاگاتە کاراکردنەوەی پەرلەمان و پرسی ڕێفراندۆم و چوونی شاندێکی باڵای کوردستان بۆ بەغدا بۆ دانوستان و کۆی پرسە سیاسیەکان. ناسک تۆفیق ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ماندوونە بن زۆر بەخێر بێن. بەڕێزن ئەمەوێت سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین خوێندنەوەی ئێوە بۆ ڕێککەوتنی لایەنەکان لە ئێستادا چیە؟ بەنای خۆی گەورە میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ سەرجەم بینەرانی کەناڵێکی 24. بەڕاستی ئەم وەزعی کە هەرێمی کوردستانی تێکەوتەوە تابێت ئەم 2 ساڵی ئەخیر وەزعێکە دەردی عەرەبە لا يحسد عليه، یعنی گەشتێنێتە حاڵەتێک خەڵک ئیتر ئێستا تاقەتی گوێگرتن لە قسەشی نەماوە، خەڵک بێزار بۆ لە وەزعی کە دروست کراوە بووی لە هەموو قەیرانە کەڵەکە بوانەی کە دوجار هاوڵاتیان باجەکەیان ناوە. گرنگترین شت ئێستا بەلای هاوڵاتیانەوە ئەوەیە کەی موچەکەی چاکرێکەی ژیان و لایەن اقتصادیەکی چاکرێ. بۆیە مەوزوعێکی گەورە پرۆسەیەکی گەورەی وکو ڕفراندۆم کە باسەکە باسی بەڵێو نەخێرە یاخود ڕێی وەرگرتنێکی بۆ مەسەلەی سەربەخۆیی کە خەونی لە مێژینەی و خەباتی چەندین ساڵەی 80 ساڵە و 100 ساڵی لەمە پێشێکی و سەدان شەهید و هەزاران شەهیدی یاوە لە پێناویە. بەڵام ئێستا ئەوەنە وای لێ هاتووە ئەوەنە قەیرانەکان زۆرە لەسەری تەنانەت ئەو مەوزوعەش پەرتی کردوین بۆ دوو بەرە بەرەیە بە نەخێر و بەرەیە بە بەڵێ کە بەڕاستی ئەمە هەردووکی مەترسیدارە. یعنی چێ ئێستا خەڵک لەناو خەڵکە ئەوەی کە ئەڵێ ناوێرم بڵێم بەڵێ چونکە لەبەر دوو هۆکار یەکەم متمانەیەم 25 ساڵە لەو کەم و کورتیانەی کە حکوومەت هەیەی ئەترسێ ئەگەر دەوڵەت دروست بێ خراپتر بێ و لە لایەکی تریش ئەترسێ ئەگەر وترا بەڵێ و بەڵێ سەریگرت فشارەکانی دەوروبەر و شەڕ و نەهامەتیەکان زیاتر بێ. ئەمەی تریش کە ئەڵێ نەخێر ڕاستە ئەڵێ نەخێر لە ترسی ئەم شتانە، بەڵام دوجار وجدانی عەزیەت تێدا کەواتە هەردوو بەرەکە خەڵک بەدەر لە هەموو ئەم قەیرانانەی تر ئەم ڕیفراندۆمەش لە باتیەوەی یەکمان بخا بەداخەوە دیسان ئەمیش خەڵکی کردەوە بە دوو بەرەوە. بۆیە من قەناعەتم وایە ئەبێ لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەم پێشلانەی کە حکوومەتی تەشکیل کردووە بە تایبەتی تر ئەوانەی کە کورسیان زۆرە و خاوەنی هێز و چەک و پێگە سیاسیەکانن زیاتر و زووتر بێنە سەرخەت بۆ ئاشتەوایی سیاسی و نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان. ناسخان بۆ ئەمە نابینرێت، یعنی سەیرەکەی هەوڵیش هەیە بۆ لێک نزیک بوونەوە، هاوڵاتیانیش دڵخۆش ئەکەن، بەڵام دوای ماوەیەک سەیرەکەی بێئەنجام ئەمێنێتەوە. دوو گرفتی سەرەکی هەیە کە وابزانام هەمومان هەستمان پێ کردەوە، غروری سیاسی و عینادی سیاسی. هەرێمی کوردستان لە بینی غرورێکی سیاسی و عینادێکی سیاسی گیری خواردووە. غرورێک کە پێی وابوو ئەگەر مادام ئەو دەسەڵاتی لایە و زۆرینەی کورسەکان لایەوە و زۆربەی جونگەی اقتصادی و چەک و هێز و شەڕی بەنیابە لە جیهان هێزی پێشمەرگە ئەیکاوە پێی وابوو هێزی پێشمەرگە لە یەکێتی و پارتیە و ئێستا زۆرینەی لا پارتیە ئەم پێی وابوو ئەم ئەتوانێ هەموو شتێ بکە و ئەگەر لایەنێک تۆزێک عەزیەتیدا ئەتوانێت پەراوێزی خا کە دوجار دەرکەوە وا ناکرێت چکە. لایەنێکی تریش بەڕاستی ڕاستە خراپەیەکی لەگەڵ کرا نە بەرامبەر لایەنەکە بەرامبەر بە دەستگایەکی شەرعی و تەشریعی ئەم وڵاتە، بەڵام ئینادی سیاسی گەیشتەوە حاڵەتەی کە نوعێک لە چەقبەستنی دروست کردەوە بە هەرێمی کوردستان. بۆیە ئەبێ ئەم دوو لایەنە بە دەرەجەی یەکەم و ئەو لایەنانەی تر کە لەو نێوەندا ماونەتەوە کاری جدی بکەن بۆ نزیکبوونەوەی لایەنەکان و لەسەر مێزی گفتوگۆ و بە خێرایی کاراکردنەوەی پەرلەمان. چکەمە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان قەناعەتمان وایە نەک ئێستا لە 2012 کە کۆنگرەی شەشەممان بەستووە استراتیژیەتی یەکەممان تەسبیت کردووە بە مەسەلەی سەربەخۆیی، چکە ئەو کات خوێندنەوەی قیادەی ئەو کات قەناعەتی وابوو کە ئیتر بەرەو ئەوە ئەڕۆی دەرفەتەکان ئەگەر لایەنە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان بزانن مامەڵە لەگەڵ ئەو هەلومەرجانە بکەن کە ڕوئەدا ئەکرێ ئیسفادە لەم دەرفەتانە بکرێت بۆ خەونی لە مێژینەمان ئەویش ئەلانی دەوڵەتە. بۆیە استراتیژیەتی یەکەمی کۆنگرەی شەشەم و حوتەمی ئێمە مەسەلەی بە سەربەخۆییکردن و هەوڵدانە بۆ نەقلەیەکی تر لە فدرالیەوە بۆ سەربەخۆیی. ئێمە بۆیە لە کاتێکە کە ئەلانی ڕفراندۆمەکریا با بڵین کە ئێستا ئەوترێ مەسەن بارزانی وتوێتی و لە مەقەڕێکی حیزبی وتوێتی و لە پەرلەمانە نەیوتوێت. ئیشکالی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەمیشە خەڵتی ئەوراقەکە، یعنی وەرەقەکان تێکەڵەکە. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان خەڵتی ئەوراق ناکەین، مەلەف و دۆسیەکان بە جیاجیا مامەڵەیانەکەین. لەو کاتێک کە تێبینی زۆرمان هەیە لەسەر ئەوەی کە
کراوە لە ناو هەرێمی کوردستان داخستنی پەرلەمان و لە ئەو هەموو قەیرانی کە دروست کراوە تێبینیمان لەسەر خودی حکوومەتەکەی خۆمان بەشدارین تایە بەڵام مامەڵەکردن لەگەڵ بەغا مامەڵەکردن لەگەڵ دۆسی ڕیفراندۆم بە شێوەیەکی جیاوازێکین یعنی مامەڵە ئەکەین بۆ هەوڵدان لەگەڵ دۆسی ڕیفراندۆم چکە دوجار هەمان ئەوەیە کە استراتیژێکی ئێمە یعنی ئەگەر ئێستا ڕیفراندۆم ئەنجامی هەبێ و ئەگەر دوای ڕیفراندۆم بە مدەتێکی کەم هەوڵ بدرێ بۆ سربەخۆیی ئەمە دوجار تحقیقی استراتیژێتی یەکەمی ئێمەیە کە سەرکەوتێکی گەورەیە بۆ ئێمە لەبەرەوە ئێمە پارتی ئەلانی کاوێکێتی ئەلانی کا گۆڕانی ئەلانی کا کۆمەڵ ئەلانی کا خۆمان ئەلانیکین هەر کەسێ ئەلانی سربەخۆیی بکە ئێمە ناتوانین لەگەڵی نەبین چکە استراتیژێکی خۆمانە بەڵام لەگەڵەوەی ئیشەکەین لەم مەلەفا و لە دوورەوە قسە ناکەین و ئەچینە ناو کۆبوونەوەکان ڕاستەخۆ قسەکەین داکۆکی کەرێکی سەخت بووین نەک لە مۆزوعی ڕیفراندۆمە لەو ڕۆژەی پەرلەمان داخراوە ئەگەر بەهاتە یەکگرتووی ئیسلامی کوردستان بیری لە سەفقەی سیاسی بکردایەتەوە بیری لە تەعویزی سیاسی بکردایەتەوە بیری لە پێگی سیاسی خۆی بکردایەتەوە ئەیتوانی لە دوای ئەوەوە پۆستی پەرلەمانی کارا بکردایەتەوە پەرلەمانیش کارا بوایەتەوە بەڵام لەبەرەوەی ئێمە حیزبێکی مەدەنین و قەنەعەتمان وایە کە ئەبێ هەڵبژاردن و حسەی هەڵبژاردن و مامەڵە لەگەڵ استحقاقاتی هەڵبژاردن ئەبێ مامەڵەیەکی صحیح و تەندروستی لەگەڵا بکرێت لەبەرەوە ئێمە قەنەعەتمان وایە حتا ئەگەینە هەڵبژاردنێکی تر ئەبێ ئەو لایەنانەی کە استحقاقی هەڵبژاردنیانێ ئەوان خۆیان بێن پەرلەمان کارا بکەن. باشە ناسک خان بەنسبەت بەشداریکردنەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان من هەمیشە لەگەڵ بەرپرسانی یەکگرتووەم قسەم کردووە باجی هەڵوێستەکانی خۆی داوە هەمیشە هەندێک جار ڕخنەکان منطقیش نەبوون بەڵکو ینی خۆتان بدوتانەتە قاڵبی غەدرەوە غەدرتان لێ کراوە بەشدارە وەکو خۆ دوتت لە نزیکەوە چاودێری شتەکانەکە و لە نزیکیشەوە بەرگری لە داواکاری هاوڵاتیانەکات چوونە دەرەوە لە بازنەی دانیشتەکان با ڕیفراندۆم بنمونە وەربگرین ینی ئێستا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادە نین بێنە ناو دانیشتەکانی ڕیفراندۆمەوە لە دوورەوە قسەکردن چارەسەری کێشەکانەکات یان ئێوەکو ئێوە بێنە پێشەوە لە ناو دانیشتەکان بن و مساومە لەسەر هیچ مافێکی خەڵکیش نەکەن. ئەگەر بە منەڵی ئێمە وەکو خۆمان و دید و تێڕوانی یەکگرتو قەنەعەتمان وایە کە لەم مەرحەلە لە نزیکەوە بین باش ئەجابنێ ئەوان دیدی چوونیان ڕوئەی سیاسیان بۆ ئەمڕۆوانە بێ بەڵام ئێمە بە نەتیجەی تەراکمی خبرەی چەند ئەزمموی چەند ساڵیمان لە 94 تا ئێستا بۆ سیاستکردن لەگەڵ ئەم هەرێمەوە بۆ سیاستکردن لەگەڵ ئەم ئەطرافانەوە ئەم لایەنانە چکە بەڕاستی تۆ کە سیاسەتەکەی سیاسەتی عەقڵە ینی عەقڵکاریە زائدا فەنی ممکناتە مامەڵەیە لەگەڵ واقعە ئەبێت تو ئەم ئەطرافانە بخێنیتەوە بزای مامەڵە لەگەڵ چ لایەنێکاکی ئەم لایەنانە مێژویان چۆنە جوغرافیان چۆنە اقتصادیان چۆنی تۆ ئەم کوردستانە بە مێژوو دابەش بووە بە مێژوو دابەش بووە اقتصادیان دابەش بووە جوغرافیان دابەش بووە تۆش بێی دیسان ببی بە بەشێ لە دابەش بوونەکە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمیشە لە 94 تا ئێستا باجی کوردستانی بوونی خۆی ئەدا ئەوێ مادام حیزبێکی ئیسلامیە کوردستانی بوونەکەی لە دەست دەڕەچێ یعنی ئەوێ لە سەرتاسەری کوردستان و ئیش بۆ هەموو کوردستان بکە و هین نەخرێتە زاویەکۆ لە لایەکا بمێنێتەوە نایەوێ لە هەموو کوردستانە نایە تەنانەت ڕاگەاندنەکەی کێک کەناڵی هەیە یەکێ لە گرفتەکانی ئەوەیە هەموو زمان ینی هەردوو لەهجەکەی تیاوێ ئەوێ لەهجەی هەورامی تیاوێ بادینی تیاوێ بۆ ئەوێ سەرتاسەری بێ کوردستانی بێ لەبەرەوە زۆر جار لەبەرەوەی ڕاگەیاندن ئیشەکە لە مۆزوعە و قاعدەی جەماوەری ئەوانش زۆرترە خۆتە زانین تەوانەوە پارتی 38 کورسی هەیە یەکێتی مەسەڵەن ئەوەنە کورسی هەیە گۆڕان 24 هەیە ئەم قاعدە جەماوەریە زائیدەن ئەو هێزە نەرمەی کە ئەوان بەکارێنن لە ئیعلام و لە مەسائلی ڕایگشتی و اینجا پارە ئەخەنە خزمەتی مۆزوعەکان وای کردو ڕایەکی گشتی دروستە بێ خەڵک وازانەیە گرتو بەرچای ڕۆشنیە وازانەیە گرتو ڕاڕایە وازانێ یەکگرتو پێیەکی لەم بەرەو پێیەکی لەو بەرە بەس یەکگرتو نەفەس درێژە لە مۆزوع لە مەدەنی بوونی خۆی نەفەس درێژە زۆر جارمان و ئەکرێ ڕێخستنەکەی خۆی مانویەکە جاری وهەیە بۆ چکە ئەو ڕێخستنە مەحروم بووە پراوێز خراوە زۆرترینی کاگیادگار زۆرترینی مەحرومیت لەم هەرێمی کوردستان ڕووی کردوتە ڕێخستنەکانی یەکگرتو بۆ لەبەرەوەی بە سەدان مامۆسات بۆ ئەژمێرم 30 ساڵ 15 ساڵە مامۆسایە بەسەر ئەوەیە کە بۆ بە مدیری 2 ساڵە مامۆسایە من زۆر قورسە بۆ لەبەرەوەی یەکگرتووە ئەم هەموو تاعیناتی نایاساییە ینی من زۆر جا لە زۆر کەسە بیسم ڕۆشن بیرن و سەر ڕاگەن من قسە لەسەرەوە ناکەم بۆ ئەو تاعین بۆ یا بۆ خانەنشین بۆ بە بەڕێوەبەری گشتی بەڵام خۆتان نەزانن خۆ پەرلەمانتارێکی کێتی ئەعلانی کرد ڕاستەخۆوتی تەنها
هەیە گروپی ئیسلامی کوردستان بندیواری کەواتە ئەو قسانە شەکری لەسەرەوەی کە ئێوە لەم لە ئەنجامی ئەم هەڵوێستانەتان سوودمەند دەبن ئەوەش ڕاست نییە؟ آخر سوودمەند و ئێمە یەک سوودمەند ئەبین صادقین لەگەڵ سیاسەتی خۆمانەوە ئەحساسەکەین ئەوە ئەکەی کە پێمان باشە بۆ خەڵک چونکە ئەزانین ئەگەر ئێمە ئێستا دوورکەوینەوە لەو کۆبوونەوەوانە ئەخۆ ئێمە ئۆپۆزیسیۆنمان تاقی کردەوە ئێمە دوای ئەوەی ئۆپۆزیسیۆنمان تاقی کردەوە بە فعلی توانیمان دەورێکی کاریگەر ببینین هەر سێلامان ئێمە و کۆمەڵ و گۆڕان پێکەوە چونکە بەڕاستی پشتگیری باش یەکترمانەکە چونکە هەر سێلامان ئۆپۆزیسیۆن بووین و دەورێکی کاریگەرمانەوە بەڵام دوجار کە هاتین بڕیارماندا بۆ بڕیارماندا بشینە حکوومەت لەبەرەوەی قەناعەتمان وا بوو لەبەرەوەی ئەم هەرێمە دەستوری نییە هەرێمێکی تۆکمە نییە و تا ئێستا وەکو هەڵکەی دەڵەمەوە لە هەر چوار دەورەوە دژمنی هەیە و هیچ یاسایەکمان نییە پەیوەندی بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ڕێکخا کەواتە تۆ دوورەکەویتەوە لە هەموو معلومات و تەنانەت نەک لە دەسەڵاتی تاعینات و پارە و ئیمکانێتی هێز و چی دوورەکەویتەوە لە معلوماتیش ئیلا ئەبێ ئەو کاتە تۆ دەستگای ئێمە وەکوێ گرتو نە دەستگای زانیاریمانێ لە پاراستنمان هەیە ئێمەدام ئەمەمان تەجروبە کردوە زانیمان هەر لێەوە هەرەونە خزمەتمان پێکرێ با ئەم خولەکە شەش کورسێکەمان بۆ بەدە و بەبشین لە ناو حکومەتە ئێستش کە لە ناو حکومەتا شەریکی بەشداریکی ڕەمزیت هەیە ئەمە وەزارەتی کارەبامان هەبوو کاتێ زانیمان وەزارەتی کارەبا و کوپیویست ناتوانێت خزمەت بکە و شتێکە ڕۆژانە بەرداوی خەڵکی وعدی زۆرمان پێدرا کە سوتەمەنی بدرێوچی بە پەسیتی وتمان کاکە مادەم وایە وەزیرەکەمان ئیستیقالەکە ئەم وەزعی کە دروست بوو بۆ ئەم حکومەتی بنکە فراوانە هەمومانی تووشی نەوعێک لە ئەحراجەت کردو لە بەردەم خەڵکە بەڵام من قەناعەتم وایە ئەبێ خەڵک بە ئینسافتر و دەستگاکانی ڕاگەاندن دەوری ئیجابی بیبینن لە نزیکردنەوەی ئەم لایەنانە نەک ئەوەی بۆ باشە بابینە سەر لە ئەخیر قسەتەوە بینە سەر دەستگاکانی ڕاگەیاندن یعنی من گەر بەرنامەکەی خۆم بە نمونە بهێنمەوە هەموو پرسیارەکەی کەم بیر لەوە کەمەوە ئایا هیچ لایەنێکی پێستیفزاز نابێتە هۆی ئەوەی کە بە شێوێک لە شێوەکان لایەنەکان لە یەک دوور بکەونەوە و خەڵکی زۆر باش بە جەنابیشتانەوە هاتوونەتە ناو بەرنامەکە ئەکرا بە یەک پرسیار استیفزاز بێت و لایەنی بەرامبەر بریندار بکەون نەمان کردووە بۆ هەموو ڕاگەیاندنەکان ئەمە ناکەن من قەناعەتم وایە کە ئەم ڕاگەیاندنەکان بەرنامەیە بۆ بەرنامەیە شتێکی وای تایە مەسەن بۆ نمونە من یەم لای ئێستا ئەمڕۆ مەسەن لە کەناڵێ بووم قسەمە کرد لە بینی قسەکان ماوتم دوای ڕفراندۆم و دوای دەوڵەت زۆر باشە این دوای ڕفراندۆم ئەگەر نەتیجەی باش بۆ گەر نێخۆی و زۆر شتەکان باشە بوتەوە جەناب دەڵی ئەنجامی ڕفراندۆم زۆر وەزعی خەڵک باشە بوتم ئاخر من بە مەقتەعی وەری مەگرە من لە پێشەوتم بە مەرجی نێوخۆی ماڵی کوردی ڕێککەوێتەوە ئاشتوایی سیاسی دروست بێ ئێمە ئەگەر هەرچی دنیاە ڕێکی خین ئەگەر لە ناوخۆیان ڕێک نەبووین هیچمان نەکردەوە هیچ و بە فعلیش ڕێک ناکەوین چکە ئەو ئەطرافانە هەر لایەکمان بەکارهێنێ بۆ بەرژەوەندەکانی خۆی باش لەبەر ئەوە ئێمە و یەکگرتووی ئیسلامی کوردستان قەناعەتی تەواومان هەیە ئێمە لەم هەرێمی کوردستانە ئیلا ئەبێ هەمومان پێکەوە بین و هەموو لایەک بەشدار بووە لە تەسحیات بۆ ئەم وڵاتە و هەموو خەباتی هەر لایەک بە جۆرێک ڕاستە من تێبینیم هەیە لەسەر خەباتی یەکێتی و پارتی بەڵام دوجار خاوەنی خەباتێکی فراوانە ڕاستە من تێبینیم هەیە لەسەر سیاسەتی گۆڕان بەڵام دوجار خاوەنی پێگەیەکی جەماوەری و خەباتێکی نەفەس درێژە ڕاستە من لەوەنەی وکلایەنە ئیسلامیەکان ملاحەزەمان لەسەر خۆمانە بێ بەڵام دوجار لە 94 بە فعلی وکو حیزب ئێمە ئیشەکەین لە ناو ئەم هەرێمی کوردستان کەواتە هەر پەراوێزخستنی هەر لایەنێ لەم لایەنانە ئیستیقراری ئەم هەرێمە تێکەیە هەر کاتێک هەر دەوڵەتێک یەکەم شت مەرجی دەوڵەت بوون و هەرێم بوون بۆی وجودیەتی دوای وجودی ئەبێ استیقراری ئەمنی هەبێ حتا استیقراری ئەمنی و استیقراری مادی نەبێ ناتوانێت تەنمێ و تەطویرکەی ناتوانێت گەشە با و پێشکەوێت ئێمە استیقرارمان نییە پێش ئەوی استیقرارمان نەبێ بۆ استیقرارمان نیە لەبەرەوەی دەوڵەت و هەیکەلێکمان نییە ئێمە هەرێمێکی فیدرالی بووین بالفعل باش بوو یعنی قەبزەیەکی باشمان کرد بەڵام من ئەو کاتش کە ئۆپۆزیسیۆن بووم هەمیشە ئەمە وتووە گلەیمان زۆرە لە ناوخۆ ناشەفافی هەیە نەعەدالەتی هەیە ئەو کات و ئێستش ئێڵین نەشەفافی هەیە دەدات من 4 ساڵە نازەین داهات ئەم هەرێمە چەنە ئێمە 4 ساڵە موچی ئەم خەڵکە لە هیچ فی دنیا نییە موچەی خەڵک ببڕێ ئەمانە هەمووی تەواون بەڵام دوجار کە یەیتە سەر مامەڵەی ناو مرکز یا با بڵین حکوومەتی ئیتیحادی لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵ دەسەڵاتدار کردووە لەگەڵ شەعبانە کرد لەگەڵ میلەتانە کرد ئەگەر ئەم عێراقا میلەتی بە میلەتی خۆی بزانایە 100 کێشەی سیاسی هەبووە موچەی خەڵکی نابڕی ئێمە سەردەمی حکمی بەعز بەو هەموو نەهامەتی لە کیمیایەکە باوکی کوشتی ئێمە تەلەبە بووین لە سنوورانی داعشی لێ بوو موچەیان بۆیانە نات هەر موچەکەی باوکم کە شەید بوو و نەمزانی بوو موچەکەیان ئەدایەوە پێم بۆ چکە دەوڵەتداریەکە لەگەڵ مامەڵە لەگەڵ لێشێک کوژێ بەڵام برسی ناکە چکە برسیکردن زۆر مشکلەیە ئێمە
گەشتینە برسیکردنی هاوڵاتی مع الأسف ئەم حکوومەتە گەشتە برسیکردن کە ئەبوو ئاخر وەرەقە دەسی بۆ بەرەموچەی هاوڵاتیان بەڵام دیسان ئەیڵێمەوە ئەمە مەلەفێکە مەلەفی ئەم دەرفەتەیتر نە لەبەرەوەی ئێستا پارتی ئەلانی کردووە بێ ئێمە نا لەبەرەوەی بە فعلی تۆ جارێکی تر ئەم شەڕی کردوتە بە نوێنەرایەتی هەموو جیهان دژی داعش و چەند هەزار پێشمەرگەت شەهید بوو چەند ماڵت بێ باوک و بێ برا و جەرگی دایکت سوتاند و ئەم هەموو برینارت هەیە و ئەم هەموو پارەیە سەر بۆ بووی تۆ هەروە بەبێ ئیسفادە لەی دەرچیت و باشە ناسخان بەنسبەت پارتی و خاوەنداریەتی ڕفراندۆم و سەربەخۆیەوە یعنی پارتی لە دەیان جێگا ئەڵێت من بەتەنها خاوەنی ڕفراندۆم نیم خاوەنی سەربەخۆی و دەوڵەت نیم من لایەنێکم لە لایەنەکان بۆچی هەر ینی ئەوترێتەوە کە دەوڵەتەکەی پارتی دەوڵەتەکەی بارزانانی ئەو ئەڵێ منوان ینی پارتی خۆی ڕەدیە کاتەوە بە ڕسمی خۆی یەکێک لە يعني كأواسيري سياستي هنق لأنا كي بودر كيوكا سياستي كي هلا أجا عجائبين يشكي هم من أزمون من كما لقال مروري زمنا خلق خبري بو بيعبه يعني تو كاتك كبزور من أخيك لاي بارتي دائري خود كما كيتو يعني بزور علي قرتو إسلامي كردستان مثلا علي بارزاني وها زكاني كما شخيت بالو دائرة خود تسككيتو من بزور بامبيوني بو أولا ولا لا يكيتر ئەتەوێ بڵێ ئەوەی لەگەڵ منە باش ئەوەی لەگەڵ منە لەگەڵ پارتیە ئەگەر لەگەڵ پارتین تۆ حیزبێکی سەر بەخۆی یعنی ئێستا بێ ئێمە لەگەڵ پارتین و کۆمەڵ لەگەڵ گۆڕانە بۆوە کۆمەڵ تێڕوانینی بۆ سیاسەتکردن ئەمڕۆوایە وا ڕێککەوتو هاوتەری بە لەگەڵ تێڕوانینەکانی گۆڕان ئێمەش لەبەر ئەوەی استراتیژێتی یەکەممان سەر بەخۆیە لەم مەوزوعە هاوتەری بین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لە هەموو کۆبوونەوەیەکە لەو ڕۆژەی پەرلەمان داخراوە هەتا ئەمڕۆ هیچ کۆبوونەوەیەک نەبووە ئەندامێکی مەکتەب سیاسی ئەفو ئەنجومەنی جێبەجێکردن یا سەرۆکی ئەنجومەنی سیاسیمان یا خودی ئەمیندار بەشداری تیا کردبێ ئیلا ئەمەی وتووە خەڵک بە دڵی شکا و گیرفانی بەتاڵەوە ناتوانێت بچێتە سەر سندوقی دەنگان ڕەجان ئەمە چاکەن و بالفعل ئیشیشی لەسەر کراوە ئێستا ئەڵێن موچە چاکەکرێ و سیستمی موچە بەرەو باشبوونە ڕواوە بالفعل ئەو تا لەوەی کە ئەوترا پارتی دیموکراتی کوردستانی کاکە من ئیتیفاقم کردووە پێشتر حیزبی زۆری نەبووم بە تەوافق لە کردومە ئێستا تەوافقێک نەماوە دیسان جاری کرد هەر ئەسڵان با گۆڕان نەیەتەوە ناو ساحەی سیاسی لەوە هاتوۆتە سەر کاراکردنەوەی پەرلەمان بە خودی دەستی سەرۆکایەتی بەبێ مەرج بابینە سەر باسی کاراکردنەوەی پەرلەمان هەوڵ و ماندووبوونەکانی حیزبێکی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە هەوڵ یا لەو بینە دەوری ئیجابی بەنسبەت کاراکردنەوەی پەرلەمان و ڕەبتی بکەم بە ڕۆڵی ئێوە وەکو ئەحزابی سیاسی بیرمە لە بەیاننامەی پێش دەژنی یەکێتی و گۆڕان ئاماژەیان بەوەدا کە دوای کاراکردنەوەی پەرلەمان کار ئەکەن بۆ ڕێفراندۆم و سەرخستنی ئەم پرۆسەیە پارتی هاتە پێشەوە وتی بەبێ مەرج ئەو تەحەفوزەشی لەگەڵ لەسەر دکتۆر یوسفی سەرۆکی پەرلەمان هەبوو ئەویش لابرا ئامادە بوون بە هەموو شێوەیەک تەنانەت من یەک دوو جار گوێم لیان بۆەوە بوو تویانە بەنسبەت کۆبوونەوەشەوە کاک عومەری سەید عەلی وەکو ڕێخەری گشتی یاخود هەر ئەندامێکی خانەی ڕاپەڕاندن تەلەفۆنێکمان بۆ بکە ئێمە ڕۆژی دواتر سەعاتنەوە لە گردی جەرگە تاوین بەڵام ئەبینی ئەمە ڕوو نادات یعنی بزوتنەوەی گۆڕان بە بەیاننامەیەک ئەمەش ڕەت ئەکاتەوە و هەردوو لە باسی ئەوەکەن کە کەسیان نابێ مەرجیانە بێ بەڵام هەندێک مەرج بەدی ئەکرێت با لێرەوە نەچینە سەر باسە کۆنەکە چونکە زۆر قسەی لەسەر کراوە بۆچی ئەم پەرلەمانە هەستەکرێت تەنها پارتی و گۆڕانی تایە ئەی ئێوە ئەی ڕۆڵی ئێوە لەم مەسەلەی ئەمە پەرلەمانە یعنی نوێنەرەکانی یەکگرتو نوێنەرەکانی کۆمەڵ نوێنەرەکانی تەواوی پارتە سیاسەکان جگە لە 5 حیزبەکە نوێنەری تریشەیە لەوێ ینی بۆ بێدەنگن بۆ هەوڵ نادەن ینی بۆ خەڵکی ڕوون بکەنەوە خەتای گۆڕانەیان پارتیەکە ئەم پەرلەمانە کارە ناکرێتەوە سەر ڕای ئەوەی کە پارتی ینی بەزانینی ئەو زانیاریەی کە پارتی پەرلەمانی پەرخستۆ بەڵام پارتی ئێستا بە هەموو شێوەیەک ئامادەیە کە کاری بکاتەوە ململانی سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان تەبیعەتی وایە لەبەرەوەی ینی دیسان ئێڵێمەوە دەوڵەتمان نییە و دەستورێکمان نییە و یاسا بەرقەرار نییە بەردەوام لە حاڵەتی هەڵبژاردنین يعني ئێمە هەر لە ئێستاویتر لە حاڵەتی هەڵبژاردنین بۆ ڕێفراندۆم دوایش ئەشینە حاڵەتی هەڵبژاردن بۆ ئەوە دوایش هەتا ئێمە لەم 4 ساڵە لە حاڵەتی هەڵبژاردن دەرنەچوین بۆ بەردەوام لایەنی سیاسی هەیە خاڵی لای ئەوەیە دەنگەکانی کەم نەکەن ئەمە باشە قەڵبی مساعدەوە عفوا يعني عزيزداني خلقوا من حزاك مابلا من لمس للدنيا دون الصراع هي للسياسة صراع تنافسي هي صراع صفري هي صراع تنافسي وكقازانجي خلقي تاعي من منافسيته كم بقازانجي خلق أجر كار كردن
منافسەکردنی یەکتر یا بەردەوام لە حاڵەتی هەڵبژاردن خیاڵدا ئەوە بسمێنێ زۆرترین بیر لەوە بکەیت و چۆن زۆرترین خزمەت بکەیت چۆن سیاسەتێ بکەی ئەم هەرێمە بەرەو بنبەست نەبێت چۆن ئەخر خۆیەکی لە زیرێکی سیاسی ئەوەی هەرگیز لە شوێنێکە چەقبەست نەچێتە تونێلێکی داخراو لە هەر شوێنێکە کوێت تونێلێکی داخراوە بزانێ مەغەڵەتێکی لە سیاستکردنیە ئێمە هەردوو لایەن ئەم پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان دوو لایەنە سیاسیەکان کە کورسیان زۆرە و ئەوان یەکەم جار حکوومەتیان پێکێن ئەگەر بیرت بێ گۆڕان ڕاستەخۆ لەگەڵ پارتیادان بۆیە ئێمە ئەخلاقیەن و سیاسیەن پێمان باش نەبوو هەرگیز جێگەکانی گۆڕان پڕکەینەوە چکە ئێمە نەک ئێستاکاتی شەڕی ناوخۆش دیفاعمان لە کورسەکان یەکێتی کرد کە ئەو کات یەکێتی دەرکرابوون لە هەولێر و جێگەکانیان چۆڵ بوو ئێمە هەرگیز ناچینە جێگەی یەکێ بە ئیستیحقاقی هەڵبژاردننی خۆی هاتبێ بەڵام هەڵبژاردنێکی ترکراو خەڵک ئەو کات دەنگی دا و توانی ئازادانە دەنگی خۆی با بزانێ چ لایەنێک هەوڵی یا و هەمیشە هەوێنی چاکسازی بێ و هەمیشە هەوڵیا و سیاسەتەکانی لە خزمەتی خەڵکا بێنە لە خزمەتی دەستکەوتی تەسکی حیزبیا بێت چکە بەڕاستی ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای سلێمانی بیری لە بەرژەوەندی خۆی بکردایەوە زۆر بە ئاسانی یا لەگەڵ گۆڕان ئەی خز بە لایەکە یا لەبەر گۆڕان و بە ئیمزای وەرەقەی سپی پۆستی وەرگرتایە یا لەگەڵ یەکێتی کە دەسەڵات بوو زۆر بە ئاسانی بەڵام قەناعەتمان وا بوو کە لەگەڵ یەکێتیابی گۆڕان پەرایۆزە خرێکە ڕۆژی دەنگی زۆر زۆر هێناوە و ئەمەش زوڵبێکە و ئەمەش دژی مەبادی یەکەکە ئی بۆ چەسپانی مەبدەئی پێکەوە ژیان و فرەیی حیزبی ئەکا و ئەگەر لەگەڵ گۆڕانی شابیکی یەکێتی استیقراری ئەم شارێمە سلێمانی تێگا و نیشمان لە سەرتاوە چۆم و ئێستش دوای ئەوەی ڕێککەوتون هێشتا هەر ئەو وەزئی پارێزگایەکە تایەتی بۆیە یعنی گەر خەڵک تەشویهی ڕسمەکە نەکرێت لە بەرچاوی و ڕای گشتی و ئەلام چاواشەکاری نەکات چکە دوجار خەڵک چاوی ینی بڵێن عقلی لە چاوی ئایتی گوێی لە قسەیە ئەگەر چاواشەکاری نەکرێت تۆز مڕاجعە بکەیتەوە دەرەکەوێت سیاسەتەکان یەکگرتوو لە پێناو خەڵکا بووە نەڕشتنی خوێنی خەڵکا بووە نە لە پێناو خۆی ئەگەر لە پێناو پۆستی خۆیان بووە بیتا چی ئەبێ با بێ مشکلە نەبوو بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان قەناعەتی وایە لەسەرەوە مەبدەئی شەکا کە ڕوخانی کەعبە ئاسانترە لە ڕژانی خوێنی کەسێ بەبێ زەمب مادام ئەم مەبدەئی هەیە لە ڕشتنی خوێنی خۆی ناترسێ بە ڕشتنی خوێنی خەڵکە ترسێ لەبەر ئەوە زۆر جار باجی ئەو سیاسەتی یاوە زانڕێ لە ترسا ئاشتەواییەکە مالعلم لە قووەتەوە هەوڵی ئاشتایەوە چکە بەجددی شەڕکردن ئاسانە بەڵام ئاشتەوایی قورس بڵێ ناسخان دوو خولەکم ماوە قسەیەک لەسەر ئەم سەردانەی شاندە باڵاکەی ڕفراندۆم بکەین بۆ بەغدا ینی لە بیدایەتەوە کۆمەڵی خوێندنەوە کرا ئەوانەی کە پەلە ئەکەن لە خوێندنەوەی سیاسی وتیانە پێشوازیشیان لێ ناکرێت ئەسڵەن لاشیان لێ ناکرێتەوە هەر ئیز نەدرێن یەکسەر لێیان تووڕا بنوامان بەڵامە بینی لە مووقفی بەرپرسانی عەرەبی شەر لە عەبادی و بیگرێتە مالیکی کە ئەمڕۆ بینیویانە تەغییرێک هەیە لە مووقفەکان یعنی ئەوە عەبادی ئەڵێ ئەگەر بە پێی دەستور بێت کە دەستوریش ڕێگەی بەمەداوە هیچ کێشەیەکیان لەگەڵی نابێت ئەم گۆڕانکاریە لە هەڵوێستا لە بەرژەوەندی ڕفراندۆمی سەربەخۆییە مادام هەرێمی کوردستان ڕارێکی جددی هەبێ و ئەگەر هەمووشمان بەیەکۆ بیکەین بە قوترە بین و لەو ئیستیقبالە گەرمەی کە سەرۆکی ئەنجومەی وەزیران کردوێتی و ئەندامانی وەفد باسیەکەن و خەڵک لەوێ بینیوێتی باسیەکە زۆر لەوە بە قوترە بووین زۆر ئەوەی نەجێگی مەترسی خەڵک و من نەحەقیوانش ناگرم کە پیان وا بۆ ئەم سەردانش لەو شە بەرهەمی نەبێ و لەو شە دەرکرێەوە بۆ چکە بەجددی ئەمە زۆر جاری تر هەوڵی تردراوە و یا وعدی تردراوە بەڵام داجار وعدەکان نەچوونەتە سەر بەڵام من ئەڵێم پەلەنەکردن و خوێندنەوە و چوونە ناو کۆبوونەوەکان باشتر لە پەرایەز کەسون دواکەوتن هەوڵدان بۆ ئەم مەوزوع ئەم مەلەفی ڕیفراندۆم و جاکردنەوەی لە مەلەفەکانی تر یعنی من دیسان ئێڵێمەوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ڕیفراندۆمین لەگەڵ پارتینین لەگەڵ یەکێتینین لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانین لەبەر گۆڕان نا و دژایەتی پارتینا لەبەرەوەی بەفعلی ئێمە حیزبێکی مەدەنی غەیری هەڵبژاردن و ڕێزگرتن لە ڕێی هەڵبژاردن و استحقاقاتی هەڵبژاردنێکێکە لە مەبدە ئەسەرەکیەکان بۆی حیزبێکی و مەدەنی کوێم ئێمە سیاست بۆ خۆمانەکەین و بۆ بەرژەوەندی خەڵکێکین نە لەبەر پارتی نە لەبەرێکێکی لەبەر بەرژەوەندی خەڵک ئەبێ هەمومان و من دڵنیام هەموو ئەم لایەنە سیاسیانە ئەوەنە خەباتیان هەیە کە حەز نەکەن زەربی سفر بێ بۆیە باشترین دەرفەتە وەرنەوە بابێنەوە سەر ساحەی سیاسی و بە زووترین کات پەرلەمان کارا بکرێت ئەو کات هەمومان پێکەوە لە پەرلەمانە بڕیارەین ئایا هەر بە فعلی لە 25 نوێ بیکەین یان مقابل بە کۆمەڵە سەفقە و وعدێکی مەکتوب دوای زەمانات بۆی ئەم جارج و کوژارەکانی تر نەڕوە من ئومێدەوارم و دڵنیاشم کە گۆڕان
چونکە یعنی زۆر ئەزمموی کردووە و زۆری غەدری لێکرا و زۆر پەرایسکرا من دڵنیامێتەوە سەر ینی سەرمێزی گفتوگۆ چکە ئەوش بزوتنەوەیکی مەدەنیە لە غێری گفتوگۆ هەڵبژاردن هیچ حالێکی تری نییە. بۆ هیوایی هەمویان لەسەر مێزی گفتوگۆ قسە لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان پاشان بەرژەوەندی خۆیان بکەن. ناسک تۆفیق ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سوپاس بۆ کاتی بە ئێمە ببینەرانت باش. هینەرانی عەزیز لێرە باسی ڕۆژ کۆتایی دێت ڕێزی یادگار فایق مستافەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە کوردستان هەمیشە ئاوەدان بێت خواتان لەگەڵ.